خێرێ بلا چاکوایە سەڵگرم بۆ خۆم بکەم پەرچی بەسمە ڕۆژە هەر ببینێم بام بکەم لەحزە و سەعات یا رسولی یا رسولی مدینەی جاوی من خۆم خستە پەناه يا رسولي يا رسولي جاني مخوف استفنا دستي منو دامني تو دستي منو دامني تو آقاد لي بيت بو بين جان برنامج شوشرة جالجكا بأيوي عزيز الدينوا وميجي أواقي برنامج أفشوشمان هاوشوي برنامج كان يرابطو ببينا ماي أسودي أو أولا ما دوني رجالي كدريش لقى الرجودة شوانا برنامج شوشرة أبيتا ميواني مالكاتا برزان أمشو چن ميواني كي عزيز شەوچەرەی ئەم شەومان ئەڕازێننەوە میوانەکانی ئەم شەومان جیاوازترە لە میوانەکانی پێشووتر هەر کە شاری سلێمانی بێجێ ڕێز و خۆشەویستیە بۆ ئێمە بەڵام میوانی ئەم شەومان هەڵبژاردن ئەو کەسایەتکارن کە لە شاری سلێمانی جێدەستیان دیارە لە ڕووی ئاوەدانکردنەوە و خزمەت بە شاری سلێمانی ئەگەر لە لای چەپمەوە دەست پێ بکەم کەس نییە لە ئێمە لەگەڵ دەست بەکاربوونی سەرۆکی شارەوانی شاری سلێمانی خاتوو لەیلا ئاوەدانی هەڵی لە شارەکەمان کرد و بینیمە جارێکی کە وەکو کورد ئەڵێ ئاهێکمان پێ هاتەوانێ کە ئەبینی پرۆژەکان و خزمەتکردنی شاری سلێمانی وا جارێکی کە هەناسەیەکی بۆ هاتەوانێ لە لای ڕاستیشمەوانێ جارێکی کە ئەڵێن ڕەشماڵ ماڵی هەمووانە سوپاسی خات و سروواکەین سەروەی ڕەشماڵ کە سپۆنسەری بەرنامەکەیە ماڵەکەی خۆی ڕەشماڵی خستە خزمەت شەوچرە و خەڵکی شاری سلێمانی ئەو میوانانی کە ڕووەکەن هەیەە سوپاسیەکەی دووبارە و نمونەی زۆر هەیە پێم وابێ کاک ئازاد هەمەوەندی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕۆژانە ئەگەر ئێمە سەردانی هەچ پرسێ بکەین لە شاری سلێمانیە ئەبینین کاک ئازاد بەدەر لە ئیشەکەی وەکو سەرۆکی ئەنجومەن لە بۆنە ئاینیەکانە بۆ نەخۆشەکانە و پرسەی هەوڵاتیش لەبێ ئەبینین بوونی هەیە ئەگەر شەوانیش بەنێو تۆڕە کۆمەڵایەتیەکانە گەشتێ بکەین ئەبینین کاک ئازاد لەگەڵ خێڵ و عەشیرەت و هۆزەکانە خەریکی ئاشکردنەوە و ئاشتەوایی نێوان هۆزەکانە ئەویش هەرجێگە ڕێزە لەلایەکی کەشەوانێ پێم وابێ کەم تا زۆر کەس نیە لە شاری سلێمانی کاک عەزیزی نەناسی بێ کاک عەزیز بەڕێوەبەری گشتی وەبەرهێنان لە شاری سلێمانیە کەواتە ئەمانە هەر هەموویان کە ئەبینی شاری سلێمانی ئاوەدانێکی پێوە دیارە لەژێر دەستی ئەم بەڕێزانەیە ئەگەر بشگەڕێنەوە بۆ لای ئەو بەش بگەڕێنەوە بۆ لای هونەر بۆ لای هونەردۆستان کەس نییە بەدەنگە ناسکەکەی یان هەستا پرسۆزەکەی کاک لوقمان سەلیم ئاشنا نەبوو بێ ئەم شەو کاک لوقمان سەلیم ئەم کۆڕای یا بڵین ئەم دانیشتن و شەوچەرێ ئەم شەومان لە ڕێی مەقامەکان و دەنگە بەسۆزەکەیوانێ لە ڕێی گۆرانیەکانەوە کە ئیچڕێ ئاسوودەیە بەدڵ و دەروونمان ئەبەخشێ سوپاسی ئەکەم پێم وابێ میوانێکیکەی ئازیز لێرەیە کەس نیە لە ڕێی گۆرانیەکانەوە ئێمە نەگەڕابێنێتەوە بۆ سەردەمی گەنجی خۆمان کە هەریکی لە گۆرانیەکانی ئەو گۆرانی بێژش یاد و یادەوەرێکی پێوە دیارە واز لە قسە خۆشەکانیشی بێنە کاک زاهید جەلال ئەم شەو ئەویش میوانی شەوچەرەیە سوپاسی ئەو گروپاوە ڕێزەژەکەین ئەو مۆسیق زانانەی ئەم شەو کە ماندوویانەکەین بۆ کاژمێر و کونی و بۆ دوو کاژمێر بە خێراتی ئەو بەڕێزانەشەکەین کە دوورتان نزیک ئەم شەو میوانی ڕەشماڵن دووبارە دەستخۆشیان لێبکەین ئەو برا بەڕێزانەی کە لە پشتی کایرەوە هەمیشە وەکو سەربازێکی ون خزمەت بە شەوچەرە و سەرجەم بەرنامەکانی ڕادیۆ سلێمانیەکەن بۆیە بەناوی هەمووانەوە بە خێراتی لە هەموو لایەکەین بەخێر بێ سەرچاو بەخێر بێن سوپاسی ئامادەبوونتان
کاک زاهیر ئەکرێ بڵێن بۆشی وا درەنگ کەوتی پێم وا بێ وازانم ئیشی ئێوارە تا تەواو نەکردە هاتی ویسێ هەر بە کلتورە بۆ نەکەوێت دەسەکانە خۆش بێ لەشە ساڵ بێ دەستپێکی پرسیارەکەم ڕووەکەمە خاتو لەیلا خاتو لەیلا بەخێر بی سەر چاوان دەسەکانە خۆش بێ سواز بۆ جەنابێ خاتو لەیلا ئەگەر بگەڕینەوە بۆ ساڵانی ڕابردوو ئەگەر بەراورد بکەین لەگەڵ ئەم ساڵ دەکە لە ئێمە لە 2023 ئەگەر بەراورد بکەین سەبارەت بەو پرۆژانێکەوە لە ڕێی شارەوانیەوە ئەنجام درراوە وێڕای قەیرانیش بووە وێڕای ئەوەی تا قەیران ڕوبەڕووی هەموو بوارەکان بۆوانێ شارەوانیش بەدەرنیە لەو قەیرانە ئەکرێ باسی ئەو پرۆژانەمان بکەین سەرەتا پێم خۆشە پیرۆزبایی خۆم بەبوونی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان ئەم ساڵەوە لە هەموو موسڵمانانی جیهان بکەن و لە موسڵمانانی هەرێم و بە تایبەتی هاوڵاتیان و موسڵمانانی شاری سلێمانی بکەم هیوادارم مانگی پڕ خێر و خۆشی و بەرەکەت و یەکسانی بێ بۆ هەموو هاوڵاتیان و سەبارەت بە پرۆژەکانی ئێمە لە مانگی سەرەتای مانگی ئەم ساڵی ئەم ساڵە کارنامەیەکمان بڵاو کردوانێ تایبەت بۆ کار و پرۆژانەی کە ساڵی پار ئەنجاممان ناوە و ئەو کار و پرۆژانە ئەگەر بێت و سەیری کارنامەکەمان بکەیت زۆر بەڕوونی دیارە کە خۆشبەختانە ساڵی پار لەگەڵ ساڵی پێرارە ئێمە زۆربەی زۆری ئەگەر سێ ئەوەنە نەبێ دوو ئەوەنە بە تەکید 100% زیادی کردو و خزمەتگوزارێکی زۆرمان پێشکەش بە هاوڵاتیانی شاری خۆشەویست کردووە لەو خزمەتگوزاریانەی کە لەسەر شارەوانیە بە پێی یاسا و ڕێنمایەکان ئێمە قیرمان کردووە کە خۆشبەختانە زیاد لە 335 هزار مەتر بەڕاستی بۆ شاری سلێمانی ئێمە بەس قیرمان کردووە و بە تایبەتی تەرکیزی ساڵی پارمان لەسەر گەڕەکە هەژار نشینەکان بووە یان گەڕەکە تازەکان بووە و بە هەمان شێوە تێکەڵ ڕێژمان کردووە و کاری بڕینمان کردووە لە ناویانە کە خۆشبەختانە کاری بڕینمان کردووە تێکەڵ ڕێژ بۆ کە سوکاری بۆ ئەو ئەرزانی کە دراوە بە کە سوکاری شەهیدان کامە جێگەی خۆشحاڵیە و هەروەها بەڕاستی کاری ئاوەڕۆ و ئیتر بەدەر لە پرۆژەکانی تر کە بە بەردەوامی ئێمە کارمان لەسەر کردووە ئێمە توانین یەک مەسەرەن ڕوونی بکەینەوە بۆ هاوڵاتیان کە پرۆژەکانمان ئێستا چییە لە دواترە سەبارەت بۆ پرۆژانی کە ئێستا زۆر دیارە لەناو شاری سلێمانی بە تایبەت پێم وا بێ ئەندەرپاسەکەی لای باخی بەختیاریە ئەوە چەند مانگێکە بێ کاری لێەکەن ئەبینی ئزدحامێکی لەسەر شقامەکان دروست کردووە ئەمە چەند مانگێکی پێ ئەچێ ئێستا لە چ قۆناغێکە ئێمە خۆشبەختانە لەو پرۆژانەی ساڵی پارکە بڵاومان کردوانێ هەم لە ڕاگەاندەکان هەم لە پەیج و لە چۆنەڵی لە کارنامەکەش ئاماژەمان پێیاوە کۆمەڵی پرۆژەی وەبەرهێنان ئەعلانمان کردووە لەو کارنامەیەمانە کە تەرکیزی تەواومان لەسەر هەموو بوارەکان و سکتەرەکان کردووە خۆشبەختانە ئێمە لەگەڵ پرۆژە وەبەرهێنانەکانە کۆمەڵی وەبەرهێنەری مثلەن ڕاستەقینە و زەخم و گەورەی شاری سلێمانیمان ڕاست کرد کە بتوانن ئەو پرۆژانەی کە تەئسیریان لەسەر گۆڕانکاری هەیە لەسەر هاتوچۆی هاوڵاتیان ژیانی خەڵک کەمکردنەوەی ئیزدیحام ئەویش ئەوە بوو ئێمە دیزاینی 11 پرۆژەی یەکتر برمان تەواو کرد بە خۆشبەختانە کەمە کارێکی زۆر گەورەیە لە ناویانە سێ پرۆژەمان خستە بواری جێبەجێکردنەوەیە خۆشبەختانە ئێستا ئەم سێ پرۆژەیە لە کاردان یەکێک لەو پرۆژانە پرۆژەی یەکتر بڕی باخی بەختیاریە کە بەڕاستی شادەماری شاری سلێمانیە بەڕووی گەشتیاران بەڕووی هەموو هاوڵاتیانە بە هەموو کەسانی کە داخڵە بنیان دەرەچن بۆیە خۆشبەختانە نسبەیەکی جازی باشی هەیە و بەپێی ئەو گرێبەستە و ئەو بە دوواداچوونانەی و ڕێکەوتنانەی کە هەمانە ئینشەڵا کۆتایی ئەم ساڵ ئەو پرۆژە یەکتر بڕێت تەواو بێت و ئینشەڵا بەڵێ ئەوە زۆر مای خۆشحاڵیە چونکە لەبەرەوەی وەبەرهێنەرەکە و کۆمپانیاکە زۆر بە جددی و بە گەرمگوڕی حەماسیەکەوە شەو و ڕۆژێکی تیاکەن و زۆر سوورن لەسەر ئەنجامدانی بۆ خزمەتی
هەوڵاتیانی شاری سلێمانی یەکێکی تر لەو یەکتربڕانەی کە هەمانە ئەوەی شاری ئارامە کە لە منتیقەی بڵێن بەشی سەرەوەی سلێمانی ڕۆژهەڵاتی سلێمانیە کە ئەمەش بە هەمان شێوە خزمەتێکی زۆر و گەیاندنێکی گواستنەوەیە لە بینی بەشی سەرەوەی سلێمانی وەمەرەکەور و ئەوانە بۆ خوارەوەی سلێمانی و بە هەمان کاتە ئەندەرپاسێکمان هەیە کە ئەندەرپاسی فاروقە ئێستا بە هەمان شێوە ئەوانیش ئیشی تیا ئەکەن و بە زۆر بە حەماس و بە گەرم و کوڕی و خۆشبەختانە ئەم سێوە بەرهێنەرە زۆر بە جددی ئیشەکەن و زۆر مەبەستیانە هەرسێکیشیان لە کۆتایی ئەم ساڵە ئینشاڵڵا تەسلیممانەکەن ئەو بە دوواداچوونە کە هەمانە و ئەو گرێبەستی کە هەمانە لەگەڵیانە ئەم پرۆژانە پرۆژێکی زۆر دیانە بێتەوە بە شێوەیەکی گشتی لە خزمەتی هاوڵاتیان بەڵێ ئێمە ئێستا دوو پرۆژی ترمان هەیە ئەگەر لە بواری سەوزایە قسە بکەین ئەوی شتێکێکیان نۆژەنکردنەوەی باخی بەختیاری باخی گشتیە کە ئینشاڵڵا بەم نزیکانە هەموو هەوڵێکی خۆمان خستۆتە گەر کە بۆ جەژنی ڕەمەزان ئینشاڵڵا بکەینەوە افتتاحی بکەین بۆ هەوڵاتیانی شاری سلێمانی خۆم ڕۆژ پێنجشەمە چوون سەردانێکی موقعیم کرد بۆ نسبەی ئینجازەکەی چکە زۆر کەم بۆ توانێت لە تەواوبوونەوە زۆر نزیکە بەڵام کۆمەڵی فکری ترمان باس کرد کەوا جوانتر و باشتر و خۆشتری ئەکات بۆ هاوڵاتیان و هەروەها نۆژەنکردنەوەی پارکی ئازادیمان هەیە کە ویژێکێکە لەو پرۆژانەی کە بەڕاستیە لەو پارکانەی کە یەکێکە ناسنامەکانی شاری سلێمانی و خەڵک پارکی ئازادی زۆر خۆشەوێت بۆیە ئێمە لەڕێی ئەنجومەنی شاراوانی بەدەستخۆشیەوە بۆ سەرجەم ئەندامانی ئەنجومەنی شاراوانی کە هەمویان لێرەوە سڵاوم هەیە بۆ هەمویان کە بە هەمووان بڕیارمان دەرکرد بە نۆژەنکردنەوەی بە بڕیاری بە بڕی 2 میلیار ئێستا حالیان و بەردەوامە نۆژەنکردنەوەکە دەستی پێکرەوە بەڵام بەهۆی بارانەوانێ بیر و چەند سەوزایەک و ئەوانەمان کرد بەڵامێتی لە مودووە باران کەمە بێت ئەوانێت زیاتر پێوەی دیار ئەبێت ئەمە دوو پرۆژەی زۆر گرنگن بەڕاستی دوو پرۆژەی ترمان هەیە کە لە کۆتایی ساڵی پارە دەستمان پێکرد ئێستا حالێن لە ئیشەیە کەوەش لە داهاتووە هەستی پێەکەین ئێمە دیزاین زۆر مهمە بۆ شار بۆ شەقام ئێمە شەقامی هەواری شارمان هەیە کە شەقامێکی 100 مەتریە کە شەقامێکی زۆر جوانە بێ لە داهاتووە وە کۆمەڵی پرۆژەی وەبەرهێنان هەیە لەسەر ئەم شەقامە کە لە دواترە جوانتر و باشتری ئەکات بەڵام دیزاینی نییە بەداخەوە هەستاوین ئێستا ئێمە لە دیزاینای بۆ چکە دیزاینێکی شەقامێکی 100 مەتری لە فورکەی بڵێ لە بردی کۆبانیەوانێ بۆ کۆتایی هەواری شار زۆرە بۆیە ئێستا ئیش لەم دیزاینە ئەەکەین لە ناویشیانە چەند یەکتر بڕێکی تایە تریشەڵا لە کۆتایی تاوبوونایە ئەوێش و هەروەها دیزاینی شەقامی سالممان هەیە کە زۆر جار هاوڵاتیان بە کۆمنت بە پێشنیار هەموو هاوڵاتی دەگەمە هەموو پێشنیارێکیان ڕخنەیەکیان گلێ و سکاڵایەکی نخینە سەر و سەرچاومان ئێمە ئیسپادەی لێ ئەەکەین ئەوەش دیزاینەکەی کاری زۆر باشمان تیا کردووە هەتا وردەکاری ئەو کۆشکانە یان بڵێ ئەو کەسانی کە کاسبیەکەن لەوێ دامانەوە بۆ مەرحەلەی دوای ئەمە چۆن بتوانین ئەمانە بە شێوەیەک دامدرێت کە ئەویا جوان بکەن لە هەمان کاتە ئێمە ڕستی هەم کەسانەش نەبڕین بەڵام شتێکی جوانیان بۆدانین بۆیە ئێستا ئەو دیزاینە تەواو ببێت شتێکی زۆر جوانە بێت چونکە ئێمە پلانی ترمانە بێ با من درێژەی نێمە ئینشەڵڵا کە سەرەوە هاتەوە سەرچاوە هەموو بەڕێزانی کە خەمخۆری شاری سلێمانی دەستیان خۆش بێت با هەر بە دانیشتەکەمان تەنها بە قسەکردنەوە نەبێت بەشێ لای کاگە لوقمان بەزای کاگ لوقمان پێشوی بێ بە پرسیارکردن ئەمە بێ بۆ زاخاوێکی مێشک و بۆ دانیشتن و گەرمکردنی دانیشتەکەمان بەرهەم یەکەمان پێشکەشکرد ئەم بەرهەمە فۆلکلۆرە دیارەمە یەکی شێوانەکانی ملمەی بەرهەمەستان خۆدیمان لێ ڕۆژوانان بکەم و هیوادارم ڕەمەزانی ئەم ساڵ دەتەنایی کرد خۆشی بۆ تەواوی گەریتوە و ئیشەڵا جێژنێکی خۆشی و جێژنێکی تەبایی چاوەڕوانمان بێت و بەخێراتنی بێت ئەم زمانە ئەرزانەکەم کە ئەم شەو لێرە زوریان هەیە و سپاس بۆ برادەرانی مۆسیقا کاک سەلیم مقادسا و سپاس بۆ ستافی کامێرا ئەم گۆرانیە یەکێکە لە گۆرانیە جوانەکانی مامۆستا لێ ئەگەر ئیجازە بن ئێستا بڵێ دوایی کاک زاید جلالی شتە و بەرەوە ئیجازە جەنابن قوربانە ئیجازە
ئەوروپانی خاتون سروا دەستەکانی خۆش بێ بە درێژایی مانگی لە ڕەمەزان سپۆنسەری بەرنامەکەمانە لێرەشە ڕۆژی خۆیەتی دەسپاسی خاتون شیران عارف بکەین بریکاری وەزارەتی دار کە سپۆنسەری سەرەکی بەرنامەکەمانە خاتون سەردا ئەمەوێت پێمەوە سەری یادەوەریەکانی ساڵانی پێشووتر ناڵم زۆر بەڵام بەمەستم ئەوەیە خۆش شارەزایی خواردنە کوردیەکانی هەیە زیاتر لە ڕەمەزانە خواردنێ زیاتر لێ ئەکرا یا ئامادە نابوو بەرنامە من سەرەتا بە خێراتنی یەک بە یەکتانەکەم ڕەشماڵ تەنیا ماڵی من نییە ماڵی هەموو ئەو بەڕێزانەیە کە لێرە میوان و کە سەردانی ئێراکەن ئەو ڕۆژووی عیبادەتی هەمووانیش قبول بێت ئاشنا خانجانۆک و خواردنەکان هەمومان نەزانین لە سەردەمانی زوو جامن نەنکم یەکێک بوو لە حەکیمەکان هەمیشە زۆر خواردنی تایبەتی بۆ دروست دەکردین بۆ نمونە یەکێک لەو خواردنانە ئەمە بیرمە ئەو هەموو جارێکە دەستکەوانێکی بەو جۆرەی دانا خورما و مێوژ و گوێز و باەمی تێکەڵە کرد بەڵێ لە دەستکەوانەکە هەر هەمووی ئەوتی و ئەنجا دوایی ئەیکرد بەم جۆرە بۆی خڕەکردی دێتەوە بۆ جۆرە و ئەمان خوارد بەڵام ئەمە تەسەوری ناکەن کە چەند تامی تایبەتە کاگازات ئەگەر لێرەوە هەڵیگرن بەڵێ ئیتر ئەمە وەکو ئەو پێ وژما طبعا بڕوا بکە جاری هەم گوژمێ من تەسەورەکەم بە مانای هێز بێت چۆنەڵێ بە هەموو توانامەوە بە ڕاکردن بە هێزیەکەوە بە قوتێکەوە مەبەستی ئەوە بووە ئەو جارێکی تر خواردنەکان کاتێکە بەڵێ ئەو وەکو ئەوە و جارێکی تر ئەمەش ئیشی دەستی خۆمانە ئەمە نانە بە کاکەڵ ئەمە نانە بە کاکڵی پێڵێن طبعا ئەو زۆر جار لەمەە ناوی گوێزی تایە بەڵێ گوێز و شەکر تۆزێک شەکریشی تێ کرد ئەو یان هەنگوینی تێ کرد بۆمان بەڵێ هەمومان بەس ئەو زۆر جار لەگەڵ ناوساجی دوویستە کرد لە ڕۆنا سووریشیە کردەوە زۆر جاریش بەم جۆرە بۆیە برژانین لە بڵێ لەسەر ساجەکە بەڵام ناوەکەی پڕە لە کاکڵە گوێز پێوترێ نانە بە کاکەڵ بەڵێ لە هەمان کاتە جان کاک زایر سام چۆن یەدعا و ڕکلامەکە نۆشی جیانە ئەوە خۆی ناوی گوژمێت یعنی زۆر ڕێز و قووەتی دەیاتێکات باش لە هەمان کاتە من لە ئیسەیە وەکو ڕەشماڵ هەموو ئێوارانی خۆڵێ بەڵێ هەموو ئێوارانێکی ڕەمەزان تایبەت بە ڕەشماڵ ئەم جۆرە پاقلاوەیە دروست دەکەم کە تایبەترە لەگەڵ ئەوەی خۆمان وەکو کردواری خۆمان ڕاستە بەڵام ئەمە تایبەترە هەمووی گوێزە و لەگەڵ یا ناوەکەی بە هەموین و ئەو شتانە خۆشەکرێت نەخێر هەر گوێز و هەموین و بەڵێگران زۆر تایبەتە ئیتە دوجار وەکو هەمومان نەزانین ڕەشماڵ هەموو جۆرێک لە خواردنەکانمان هەیە شەرقی و غەربی و خواردنە کوردەوارەکان هەمیشە لێرە قەرە خەرمان و کەڵەشێر و مایچە و قۆزی و گفتە و کوبە و هەموو خواردنەکان هەیە لەسەر داواکاری میوانە ئەزیەکان چیان بێ دروست دەکرێ جارێک کە بە خێراتن یەک بێتانەکەم نۆشی جاتان لێ ماندوو نەبی ئەکنی پرسیاری وەکەی بکەینسا ئەنجومەن سەرقاڵی چی ئێوە ڕۆژانە کە کۆ ئەمنەوە لەگەڵ ئەنجومەنە ئایا ڕۆژانە بێ یا هەفتانە بێ زیاتر چی سەرقاڵی کردن کۆبنەوەکانی ئێوە زۆر سپاس جارێکی تر بە ناوی خۆم و ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بە خێراتنی سەرجەم ئامادەبوانی بە ڕێزانی شەوچەرەی ئەم شەو دەکەم بە ڕەشماڵ و میوانە بە ڕێزەکان و بە هونەرمەندان و بە تیپی مۆسیقا و بە ڕادیۆی مەڵبەندی سلێمانی خۆشەویستیشەوە سپاس بۆ میوانانەشی کە لەو دیون و لێەوە چاوێن لە ئێمە نییە و پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو لایەکەکەم هیوادارم بێتە مانگی خۆشی و لە هەمان کاتە هیوادارم بێتە ئەو مانگەی کە هەموو لایەنە سیاسیەکان بتوانن بگەڕێنەوە بۆ سەرمێزی گفتوگۆ و ئاشتی و تەبایەتی و بۆ برایەتی و یەکسانی بۆ هەموو لایەک و هەر لێرە شەو ئێمەش دوعاکەین هەموو
زیارەت و دوعا و نزا و پاڕاونەکانی هەموو عەمرەکارانیش لە مەکە و مەدینەی پیرۆز خوا قبوڵیکە ئینشاءڵڵا و بیکاتە مای خێر بۆ هەموو لایەک. ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڕاستی ئێمە ئیش وەرکەکانمان یعنی لە سنوورێکی زۆر فراوانەیە تەنها لە سنووری پارێزگای سلێمانی نییە دەرەچێت دەرەوە بۆ هەموو سنووری ئیدارەی گەرمیان و هەروەها ئیدارەی ڕاپەڕێنیش و دیارە ئێمە لە ناو ئەنجومەنی پارێزگایە کۆمەڵی لیژنەی هەمیشەییمانەیە کۆمەڵ لە هەندێک کاتی پێویست و کتوپڕا لیژنەی کاتیشمانە بێ بەڵام لیژنە هەمیشەیەکان لە هەموو فراکسیۆنەکان پێکاتووە ئێمە حولی 6 فراکسیۆن لە ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانیە کە کۆی لیژنەکان پێکەێنێ و ئەم لیژنانە بەردەوام سەرقاڵی بە دوواداچوونی کاری سەرجەم دام و دەستگاکان و هەروە هاوڵاتیان و مرکزی شارەکان و ئیدارە سربەخۆکان و توای برێن قامێت و ناحێ و تەنانەت گوندەکان و گەڕەکەکانیش بۆ ئێمە ئەوەی کە لەسەر شانی ئێمەیە چاودێری و بە دوواداچوونە و چاودێری بە دوواداچوونەکانیشمان بەردەوامە و بۆ ساڵی پار ئێمە کۆمەڵێ پرۆژە لە سەر بودجەی پەرەپێدانی هەم هی عێراق هەم هەرێمی کوردستان بکەوە بودجانە هەمویان دەبێت لە ئەنجومەنی پارێزگایە پەسەند بکرێ هەمووانەمان پەسەندکردنەوە تا ڕادەیە هەمویان چوونەتە پرۆسەی تەندەرین و ئیحالەوە هیوادارین بودجەکەشیان بۆ دابین بێ بۆی ئەو پرۆژانەی کە لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگاوە پەسەند کراوە بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ ئێستایش ومێ دەکەین ئەم ڕێکەوتنی تازەی نێوان هەرێمی کوردستان و عێراق یاخود بە ناردنی نەوت لە ڕێگای سۆمەوە چاودێریکردنی لەلایەن حکوومەتی فیدراڵیەوە ئەمیش جارێکی تر ببێتە مایی گەڕانەوەی بودجەی پەرەپێدانی پارێزگاکانی هەم عێراق و هەم هەرێمی کوردستان کە پێم وایە سوودێکی زۆر باشی لێبێنین ومێ دەکەینەوە بودجێش بگەڕێتەوە لە پاڵەوەیە بودجەی هەم وەزارەتەکان و هەروەها بودجەی پەرەپێدان و وەبەرهێنان و هەموو بودجەکانی تریش بۆ ئێمە بتوانین لە ئەنجومەنی پارێزگا پەسەندیان کەین و لە دواتریشە چاودێر و بە دوواداچوون بین بۆ جێبەجێکردنیان لامان کادا ئێمە لە خۆمەوە تا کۆی ئەندامانی ئەنجومەن خۆمان بە پارێزەری سەرجەم داخوازی و داواکاریەکانی هاوڵاتیان نەزانین و خۆمان بە کەسوکار و خزمەتکاری خانەوادەی سەربەرزی شەیدان و ئەنفال و کیمیاباران و زیندانی سیاسی و کەمەنداوان و هەروەها هەموو خاوەن پێداویستی تایبەتەکانی شەزانین و زایدن کۆمەڵانی خەڵکی سنووری ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەگشتی جارێکی تر تاکی دەکەینەوە کە سوکاری هەموو ئەوانەی جگە لە خوا هیچ کەسیان نییە ئێمە پارێزەر و داکۆکیکەری مافی ئەوانین پێشێکی لە ڕەشماڵەوە پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە سەرجەم موسڵمانانەکەم و بەتایبەتیش مسلمانانی شاری سلێمانی هیوادارم ئەم جژنە جژنی خۆشی هەموو لایەک بێەوە جژنی تەبایی بێەوە جژنی بێ کە هەمومان بەیەکەوە دەستی یەک بگرین بۆ بنیاتنانی کوردستان و سلێمانی بەتایبەتی دیارە وەبەرهێنانی کە لەو کایە گرنگانەیە کە لە هەموو دنیا ئێستا گرنگێکی تایبەتی پێئیرێ بۆ ئەوی بتوانرێ لە ڕێگەی وەبەرهێنانەوە ئەو پرۆژە گەورە و گرنگانی کە حکوومەت ناتوانێت لە ڕێگای ئەو وەبەرهێنانەوە بکرێ بۆیە ئێمەش ڕاستیا ئەم کارێکی باشمان لە وەبەرهێنانە کردووە وەکو ئەوەی گوێبیستی بوو بێتنیەوە لە ساڵی پارە کە ساڵی 2022 بوو ئێمە توانیمان بەڕاستی یەکەمی هەرێمی کوردستان بین لە سلێمانی و کۆمەڵی پرۆژەی گەورە و گرنگ وەکو جەناوی خاتو لەیلاش باسی کرد لە ڕاستیا ئێمە ئەلبەتە خۆشمان ئەندامی ئەنجومەنی شارەوانی سلێمانین لە ڕێگای پرۆژەکانی وەبەرهێنانەوە توانیومانە کۆمەڵی پرۆژەی گرنگ بخینە بواری جێبەجێکردنەوە کە ئەویش ئەو وەبەرهێنەرە گەورانە و ئەو وەبەرهێنانەکە وەبەرهێنەری ڕاستەقینەن و خەڵکی سەرمایەداری ڕاستەقینەی ئەم شارن کار بۆ واکەن کە لەگەڵ پرۆژەکانی وەبەرهێنانە پرۆژەی ئەو پرۆژانی کە خزمەتگوزاریە و شار پێویستێتی و حکوومەت بودجەی بۆی نییە ئەو پرۆژانە جێبەجێ بکە اینجا سەرڕای ئەوەش کە ئێمە لەگەڵ پرۆژەکانی خۆمانە دیارە کارمان بۆەوە کردووە کە بتوانین ئەو پرۆژانی کە پێویستە بۆ شاری سلێمانی لەدا هەتووە لەمە بەدوا بە پلان کار بۆ ئەو پرۆژانە بکەین
و لەگەڵ فەرمانکانی حکوومەت توانیمانە بەیەکەوە ئەو پرۆژانە دیاری بکەین و کاری بۆ بکەین و لە ساڵانی داهاتوە ئیشەڵا ئێمە پرۆژەی و لەم ساڵە و ساڵی داهاتوە زۆر پرۆژەی گەورە و گرنگی باشمان ئەبێ لە شاری سلێمانی. ئێمە هەڵبەتە پرۆژەکان و گرنگی پرۆژەکانی ئێمە لەوەیە کە ئێمە چیەکەین یەکەم کار بۆ واکەین کە بتوانین خزمەت گوزاری پێشکەش بە شار بکەین و شار ئاوەدان بکەینەوە و لەگەڵەوەشە دەستی کار بخەینەگەر. هەڵبەتە خۆشبەختانە حەزەکەم باس لێرەوە باس لە بابەتێکم کە لە هەموو عێراقا ئامارێک بەم ڕۆژانەی پێشوو دەرچوو کە خۆشبەختانە سلێمانی کەمترین ڕێژەی بێکاری کە 3% کە ئەمەش بۆ جێی شانازیە بۆ هەر هەمومان کە توانیومانە لە شاری سلێمانیا بەڕاستی بە پرۆژەکان بتوانین خەڵک دەستی کار بخەینەگەر و خەڵک بتوانێت شوێنێکە بێ وەکو سلێمانی کە خۆی پایتەختی ڕۆشنبیریە و خۆی پایتەختی جوانیە و لە سەوزاییە و لە بێکاریە و لە هەموو بابەتەکانە سلێمانی توانیوەتی پێشەنگ بێ بۆ هەموو شارەکانی عێراق. ئەمە بۆ خۆمان و بۆ هەر هەموو بۆ هەرێمی کوردستانی هەڵبەتە بۆ خۆی بەڕاستی ئەوەیە کە ئێمە توانی شانازی پێوە بکەین و توانیومانە بەیەکەوە هەموو فەرمانکانی حکوومەت دەست بینە دەستیەک بتوانین کارێ بکەین کە سلێمانی جوانتر و ڕازاوەتر بکەین. شاری سلێمانی لە ژێردەستی ئێوەیان لەسەر دەستی ئێوە سوپاس بۆخوا لە دوای چەند ساڵانێک کە چاقیش بەستە بوو کە شاری سلێمانی بەراورد دەکات لە چەند شارەکانی پێ ئامۆ سلێمانی بۆ بەبوون بۆ بەلادێ بەڵام سوپاس بۆخوا لەسەر دەستی ئەم برا بەڕێزانە کەسانێکی تریش کە لە داهاتوودا میوانداریانەکەی دەستان خۆر بێ. من دڵنیاتەکەمەوە کە سلێمانی ئێستا لە هەموو بابەتەکانە پێشەنگەوە توانیوەتی پێشەنگی هەموو بابەتەکانی ژیان بێت. بۆ سوپاس. شتەکە لە پرێکا بوو کاکە بورهان تەلەفۆنی بۆ کردم ینی من خەریب خەوم لێ چونکە تازە ڕۆژ مشکارم بوو بەڵام کە تەلەفۆنی بۆ کردم تەمان من دڵی ڕادیۆی مەڵبەندی یەک بە تایبەت دوو خەڵقی شاری سلێمانی سێ هاوڕەکانم کە لە ڕادیۆ کارەکەن لە هەر لە کاک جەزاو هەتا جەنابەت و کاکە لوقمان و کاک ئازاد و کاک عەزیز و ئەو خۆشەویستانە لێلاخان و سروەخان و هەونەرمەندەکانی هاوڕێم ئەوانە ناچن چۆن دڵم پیان بشێت چۆن لەبەرەوە هەموو کاتێک ئامادەیم تیا دەدی کاک جەزا لە خۆبەخشانە ئێمە ئامادەین بە هەموو کارێک بە تایبەتی کاری خێرخوازی و ئەنجاکاری هونەری و لە پێناوی خزمەتی شار و نیشتیمانەکەمانە و بە تایبەتی سلێمانی دەستیان خۆش بێت هیوای پێشکەوتن و سەرکەوتنیان بۆ خوازم هیوادارم ئەم وەبەرهێنانە بەڕێزانە هیوادارم لەخوا داواکارم لەوانش داواکارم کە دەست و قوت لەخوا کرێنشین نەهێڵن لە سلێمانیا کرێگرتە نەهێڵن لە سلێمانیا چونکە کرێگرتەی زۆر ناخۆشە و سپاسی خاترێداکەین کە پشتیوانمانە و پشتیوانی هەموو کرێچیەکانە و لەیلاخان لە ئەسنای قسەکردنەکانی شتێکی وت زۆر خۆش بوو وتی مشروعەکان هەنێکی وەسا لەبەر بارانبارین تەمان ئەوەی کە ئەوەڵەم لەجێی خۆیەتی وتی بارانبارین بەڵام کە باران وەستا ئیشەکانمانەکەین ئەگە باران وەستا ئیشە جا من لەو کاتێکە وتی باران وەستا من نوکتێکم هاتۆ بیر نوکتێکم هاتۆ بیر پیاوی گەڕک کۆ بنەوەش مەلای مزگەوتی گەڕک پیاوی گەڕک کۆ بنەوەش مەلای مزگەوتی گەڕک ئەڵێ مامۆستا گیان باوچین لەسەر ئەو کێوە نوێژە بارانەیە بکەین وەڵای خوان نەخواست ئەم ساڵ وشکە بارانە بێتوانە و
باش نوێژە بارانێ بکەین بەشکم خی گەورە ڕەحم بۆ میلەتە بکات و بارانێکی بە ڕەحمەت بارێنێت تۆوانە و ئەڕە والله خێرەوە یاڵا دەی بانگ پیاوەکانکەم باوڕین و دەی توخوا والله خێرێ باسین سەر شاخە نوێژە بارانێ بکەین لەو ئەسنای مامەسایەتە دەرەوە بجۆرەکە پێڵە مامەساجان با چاترەکە بم وەستە بۆ چاترەکە بم نەوەکە باران بارێ لە ناکوڕم بەی هێنی شەڵا نابارێ ساعات دعاء طبعا نكتة الرز حرمت بها لا كتاي مانجيان زيا كارجي قيلك داخل تسكت بسيانة كدس ما كل بسيانة بو أميراني كهمانة قاشة تجربة هالهم يتلا كتاي مانجي زيا عادة كارجة حاسد أبي بو يدس نبايش والله يتلا قد أزاي أمسال ما شاء الله بعرف بيزور الحمد لله السيد عبد الساتي من هي وايد جرشي إن شاء الله بفر بالي بس سنام بدك من الاخر كانوا كثير بيرسموا او مساله كده كروي بانديو سيغا وتي كاني بو اخا سيغا تو جاي كان خوشه لكن فكرت اسمي والله ماشي اگر هاوکارانی هاوکاری کاک زاهر هەن بۆ یاندنی مایکە زاهر او باب زانها ولا برنامج پێم وایە جەنابش ویست بەناوی دەبرن بەلای شەوقەیان کاک زاهر بۆ دوای گۆرانی نعم شو فاكر ديس زمني ها
أشاركم كل شاعر جالسي أشاركم كل شاعر جالسي شلون عشقو خوش نسي باريس
لێون بوو بە چەند زۆبەر و چاسیۆن جنا وان تەمەنە ڕاستە سەرماسکیە شەڕەتۆکەڵی ژوان بێڕۆیاری هەر حەزمان بە مەقام و وەلایەتەکان و هەموو ڕامەی ئەم بەڕێزانە کە چی بەڕابردنە بەڵا وارەیکە بە ڕەحمەت شۆن و هەموو هەموو کە ئێستان لاونە تەمەنیان درێژێ بەشێک لەواناوێنە بەشیشی وەڕانکاریان کردەوە درێژی بۆ پارێزایی کارەکانە هەموو هونەرمەندانی ئەگەر لە سیما شاپیر ببین بڵام هەلە درەوە پێنجم دەستەکان بێکان عزیز جەنابە بینێ چۆنە لەگەڵ ئەم جۆرە مەقامانەیە لەگەڵ ئەم جۆرە دانیشتانەیە کە زیاتر گۆرانی کورتیەکان ئەچڕن لەلایەن ئەم هونەرمەندە دێرینانەوە نایزانێت کاگە عزیز شتێکی تر ئێوە بە درێژایی ڕۆژتە جەنابێکی کاک ئازاد چ لەیلاخان و ئەوانەی کەشتیداریەکان بەردەوام سەرقاڵی ئیش و کارن تا چەند ئەم جۆرە دانیشتانە بۆ ئێوە زەڕورە یعنی تۆ مادوونێکی ڕۆژگار مانگەیە ساڵانێکی زۆر هەری تۆ لە شەوێکە یان لە ڕۆژێکە ئاوا دانیشتێکی وابێ تا چەند گرنگە بەڵێ بەڵێ ڕاستە یاکرا تۆ زۆربەی پیاوە نایخۆت بەڵێ 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 من بێکەوە ئەوە دیارە ژنی زۆر کاکەش سپاس بۆ خۆ سپاس بۆ خۆ بەڵێ خوا لێکتان نەکات خوا لێکتان نەکات بەختەوەر خوا لێکتان نەکات سپاس کاکە لەیلا خان شتێکیان سەبارەت بە جەنابە بیستووە من چۆلەکەکەم بۆ گێڕامەوە ئەڵێن لەیلا خان ئەوە ئەمڕۆ شەمە بوو لە زۆربەی زۆری دام و دەستەکان دەوام نییە جەنابە لە هەشتەوە لە شارەواری ئێوارە چارەک بۆ حەڵ تەلەفۆنی بۆ تێزەوە چارێکی مابوو بۆ ماڵ بۆ شەش بەڵێ ئەڵێن لە ماڵی شەوەیکی لە چۆلەکەکان باسی کرد ئەڵێن شەو هەتاک و خەوی لێکەوێ ئەمەی ئەوراق داناوە بەس خەریکی ئیمزاکردن و جوابی کەس نایەوە واتە تۆ شەو و ڕۆژ و لە ماڵی شەوە هەر خەریکی ئیشی هیچ کاتێکە داناوەتەوە بۆ خۆی والله براستي خساري كنا ليش كان بەڵێ راسي بين من بداخل هيك متشابه ونزول بەتەواوەتی سەرقاڵ ڕاستە بنا إلى هل الماضي واليوم خزانة كمان ونرمي شانون بعام تيبل من ديك خوي هما بەڵێ وأب من ناوية مشونة شانون مشونة كونسير وهنا من دار رزق تيبتي بێگومان بێگومان وهلي رواني إسلام وسات هنا من دار داني برزية للشوارع رزق تيبتي عن هي
چاوەڕێ وەرگرتنی زیاران و فەرمانبەرانمان ڕۆژێکی کەمان کردو بنەرمەندان نمونی و هەسە لە ڕێکارەکانان دەستخۆشی بۆ گەشتی بۆ بەرهێنانی سلێمانی عەزیز بە خەمە زۆر هاوکار بەتەنمە بەڕاستی بۆ هونەرمەندان بۆ کامیەکی و توێژەکان و فەرمانبەرانی هەموو ڕێگەلایەتەکان بۆ پیرۆزباییان لێکەین ئینشەڵڵا هیوادارین لە ئایندەیەکی زۆر نزیکە شیامەڵەتی ئەوانەشیان تەواو بێت. بەڵێ ئینشەڵڵا پیرۆزیان بەسەر کەوتوو بن بنسبەت ئەوەی کە بۆچی ئەوەنە دەوامەکەین ئەوەنە خەریکی ئەوراقین بەڕاستی من ناڵێم کاری شارەوانی کارێکی خۆسە یان با بڵێین گوێمان ناکرێت لە ئەساسا کاری شارەوانی شارێکی شارەوانی بەڕاستی شارەوانی بەرپرسیارەتێکی زۆر گەورە بێگومان بەرپرسیارەتێکە لەوەیە تۆ کە هەرچی ئیشی ئەم شارەیە لە هەموو ڕێبەرێک ئەم شارەوانی ئەوێنێت و لە هەموو وڵاتانە بەڕاستی شارەوانی هەموو شتێک بێگومان ئەنجومەنێکی وەزیرانە هەموو وەکوایە نوێنەری هەموو وەزارەتەکانی تیا بەکەستا بە خوشبەختی وانە ئەنجومەنی شارەوانی دەوڵەتی زۆر گەورە لە خزمەتی ئەو شارەیە موضوعەکە ئەوەیە کارەکان هەندێک زۆرن یعنی تۆ فریا ناکەوێت باش ئێمە زۆر جار هەست دەکەم من بەڕاستی دواکەوتن هەیە لە هەندێک کارە دواکەوتن هەیە لە وەڵامی هەندێک نووسراوە کە ئەمە هیچ شاردۆرێکی تیا نییە کۆمەڵێک کێشەمان هەیە بەڕاستی فەرمانبەری پێویستمان نییە دازیاری پێویستمان نییە کە شەکارەکانمان خێراتر بکەین زۆر جار کاک عەزیز یان مەسەڵەن دایرەی تر بۆ نمونە ئەڵێ خۆزگە زووتر کارەکانتان وەڵام هەیەوانی باوەڕێکرد بەو پێداویستی بەو کەرەستی بەدەستمانە زۆر زۆر فەرمانبەرانەکەی لە ئەندازیارانەکەی کە پەلەکەن داواکەین بەڕاستی کە چارێکی باشتر و گەورەتر بە شارەوانیە بەخشان نەوانێت لەڕێی پێداویستەکانیان هەرچەند ئێمە سووریمان نەکردووە من هەر لەگەڵ کاتەوە کە ئەو شارەوانیە هاوکاریتیمی شارەوانی ئەو ماوە هەموو وەکە هەموو سێکتەرێک کاری خێرەکەن بە تایبەتی بڕبڕین هەموو دامەزراوەیە بەڕاستی فەرمانبەرەکان و کارەمەڕەوەیەکانە کە ئێمە کارمان لەسەر چی کردووە لەسەر خول لەسەر سمینار دەورات بۆ فەرمانبەران بۆ ئەندازیاران بۆ ئەوەی باشترین خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان بکەین ئەو دەورانە بەردەوامە بۆ دوو قاعە هۆڵمان نەبوو بۆ سیمینار بۆ خول بۆ دەورە ئێستا خۆشبەختانە دوو هۆڵی گەورەمان هەیە بۆ خول و سیمینار و ساڵی پار زیاد لە 10 بۆ 12 خولمان بینیوە لەم هۆڵانەیە بەڵێ بۆ فەرمانبەرانی شارەوانی بۆ ئەندازیارەکانمان بۆیە لەبەرەوە ینی کارەکە پێویستی بەوە هەیە بەو جوهدە هەیە بەو هیلاکیە هەیە شەڵا ئێمە کار لەسەر چیەکەین کار لەسەر ئەوواکەین کە مێژوێکی جوان بە جێبێڵین بۆ خۆمان و ئەو کارانی پێشوو خۆمان تەواو بکەین و تەسلیمی دوای خۆمانیکەین بە شێوەیەکی باشتر و ویشتانمان ئاسوودە بێت و ئەو بەڵێنەی کە یاومانە بەخوای گەورەی ئینشەڵڵا بە هاوڵاتیانی دڵسۆزی شارەکەمان ئینشەڵڵا لە ئاست ئەو متمانەیە ئابین ئەو مەوزوعەکە ئەوەیە جێ خۆیتی من لێرەوانێ سپاسی پێیانمان هەبێت و هەموو ئەو بەڕێزانەی کە هاوکار بوون بۆ فیستیڤاڵی ئەم ساڵی نەورۆز بەڵام بە تایبەتی شارەوانی کە خاتونەیدا فیستیڤاڵی ئەم ساڵی وەکو سەرۆکی شارەوانی گرتە ئەستۆ کەوا فیستیڤاڵێکی زۆر باش بوو جێی خۆشحاڵی بوو بۆ هەموو خەڵکی سلێمانی ئەو میوانانەشی کە سەرداری شاری سلێمانیان کرد لە بناری گۆیژا لەو شۆرانی کەشکا فیستیڤاڵی نەورۆز ئەنجامدرا ئێمە بە ناوی خەڵکی سلێمانی سەرجەم ئەو گروپانەی بەشدار بوون سوپاسی بێپایانمان هەیە بۆ سەرۆکاتی شارەوانی دەستخۆشی لۆکەی خاتون لەیلا سوپاس بۆ جەنابێت سوپاس بۆ جەنابێت کە لوقمان جان دەستەکانی تۆ خۆش بێت سوپاس بۆ جەنابێ تۆش هەر بە هەمان شێوە ئەم شەو دانیشتەکەی ئەم شەومان جیاواز بوو شەوانی کە لەوانەیە لەگەڵ مجموعەیە یا لەگەڵ گروپی هەنێک هونەرمەندانە بێت خەڵکانی کەوەڵا ئەم شەو مجموعەیە ئیداری کەوا زۆر بەکەمی لەم جۆرە دانیشتانە بەشدارن تا چەند شەو ئاسوودەیەکەوە تۆ لە نزیکەوە لێ هەوڵی ئەوە تۆ لێلاخەن پێما بێ کەس نایبینێ لە بۆنەکانیشە زۆری نەبێت دەرناکەوێت چ کاک ئازادیش و چ کاک عەزیزیش هیچ ماڵ ماڵە صاحب ماڵە جوان لێ بوو خەینەکە بەڵێ بەڵێ سپاسی یەکێک دیارە ئەم سێزاری پێدێرن پێیافیان ئەگەر چوارێکی ئەوەنی
زیاد بێت هیوادارم هەر نەڵێن هیلاشە لەبەرەوەی خزمەتکردن بە شاری سلێمانی باڵغی ئێمەش هەیەنێتی ئیشی بۆ بکرێت وە سوپاسش بۆ کاک زاید کە ئەم شەو لەگەڵمانایە و خزمەتیان بەرهەمی دووەممان کات وڵی سۆی لەڕاستیە کاک زاید سێگای بوو تازە استویستم ناقەشەمان پێ خۆی وتیگایەکە نەخۆش منیشە سێگای مقامێکم حاضر کردو بە سلێمانی منیش و دوایی یەکەم بە یەکێک لە وێنەکانی ماوەسەد سەنزیرەکە خۆشحاڵ مەڵبەندەکەی بابانی ئەی شاری سلەیمانی بۆشی ڕازاوی کوردان بەهەشتی کوردستانی شاری عشق و ئەوین و جێژوانی دڵدارانی سلەیمانی شاری عشق و ئەوین و جێژوانی دڵدارانی بۆ تەناسنامە و هەڵمەت ڕەشەبای سلەیمانی طويل بالنهار طويل بالسلام سليماني ناز ناري كشاني شوخ أسكي كاني أسكاني سليماني شاري شيخي حفيدو شاري شيخي حفيدو شاري شور سواراني شاری برگری شورش شاری برگری شورش شوینی تکوشانی سلیمانی سلیمانی شاری زانست و ادب شاری زانست و ادب شاری گەورە پیاوانی سلەیمانی شاری مێژووی نەبەردی شاری مێژووی نەبەردی هەزار مێردی مەردانی سلەیمانی سلەیمانی شارەکەی نانی و ساڵم پیرە مێرد و گۆرانی گوڵی بێگەردی کاوان و زەنگی دەنگی دیلانی دیلانی سلەیمانی سلەیمانی
داوای دایەتی پێشەنگی بۆ قوربانی سلەیمان شارەکەی پیرەمەگرون از مرگوژ و سەیوانی ئەی شارەکەی هەڵمەت و قوربانی سلەیمانی دەسێیان بایانە بانگشی بەرنامە کراوە
هوەری وڵاتێکی زۆر بەلاوە جوانە بێ لە هوەری کوردی خۆمان بەڵێ هیچ وڵاتی زۆر بەلاتەوە باسی ئایدیا و سیاست ناکەین بەڵێ بەڵێ باسی هوەرەکەین بەڵێ باسی لای من بەڕاستی هوەری فارس زۆر بەرزە فارس زۆر بەرزە عەرەبیش بە هەمان شێوە ئامادەیان بۆ هونەریان هیچ فێربووی لە گۆرانیە فارسەکان تقریبا ئێستا ئەتوان هەر کۆپرێکی کەمیش بێ دەر فارس بێ فارسی بێ ئێستا لەم کاتەیە باسی فارسە ئەو جەڵتێژێتە لای تۆ کات ساحر ئێستا خۆتی بۆ ئامادەکە یەکتۆنی سۆڵم بەرێ عەزێت بێت بەیاتی سۆڵ کەواتە خۆتی بۆ ئامادەکە با من یەکێک لەم لە دیوەخانی ڕەشماڵ جێی سەرنج بوو بۆ من بێگومان هەر یەکێک لە هەر چوچێکی ڕەشماڵ یاد و یادەوەریە مانایەک ئەبەخشێ بەڵام شتێک زۆر جێی سەرنج بوو بۆ من ئەم کۆپەڵەیە کە لێکەم ڕۆژۆ منیم ئەو هینەشی تایە ئەو سەرکەی تایە ئەکرێ پێمان بڵێ ئەو مانای چییە خاتە سووە قوربانە بم خۆی ئەو کوپەڵێ ئەگەر بڵێم مێژوەکەی لەوانەیە بگەڕێتەوە بۆ 100 ساڵ لەمەوە پێش و زیاتریش لەوانەیە بڵێم بەڵێ چکە ئەگەر دیقەتی بەی زۆر زۆری قەدیمە
ئەو سرکێش کەتیایەتی من تەمەنم 89 ساڵ بووە کە دایکم ئەمری خوا کردەوە یادگاری ئەوە بۆمان بەجێماوە خوافریکا لەگەڵ مردووی هەمووان قوربانی بەڵێ ترەوە زۆر قەدیمە هەم قوتاڵەکە هەم ئەو سرکەیە ئەو جاجمەش هەر مێژوەکەی زۆر زۆر قەدیمە تەنانەت ئاشناخان ئەو کوڵە باڵە بچووکە ماشەڵای ئێستا خاوەنەکەی تەمەنی 50 ساڵە تەمەن درێژ بیانی مهمە ئەوە مابێتەوە زۆر لەو شتانە ئەوە بڵین کەسێکی نزیکم بۆی هێناوم کە ئەو ساوتێتی تەمەنی مناڵی ئەو بۆ ماوەتەوە ئەو بێژنگە ئەوە بێژنگە هەمومانەزانین وەختی خۆی شتیان پێ لە بێژنگاوە بیان بەڵێ بەس ئەوەی ماڵی باپیرمەی ماڵە باوانی خۆمەی قەدیمە ماوە یەکێک لەوە عەقیبەیە ئەو جانتای بۆ کۆڵەکەوەیە ئەو پیانە تۆ عەقیبە لە بەرۆی شتیان تێکردووە باپیرم پلێ ئەسکەری هەبوو بەڵێ بەڵێ ئەوەی بەکارهێناوە لە هەمووشی شتێک کە زۆر لام قوت و قودرەتێکی یاومەتیە ئەو چڵەپوشەیە کە لەویا بەڕاستی ئەوە 3 ساڵ لەمە پێش من خەریکی ئێرە بووم لە دەستپێکی تەعمیرات و وشکردنی ئێرە بووم و کچێکشم لەو کاتیا تووشی سەرەتان بوو بڕوا بکەن بەسەر جادەکە کە ئاڕۆشتم ئەو شتە لەسەر جادەکە یاریە کرد یەک گەڵای لێ نابەوە سیارەکەی خۆشم بەتەنیشت یاڕۆی باکە بم لاولای هێنا هیچی لێ ناهاو ئەوە هەڵم گرتەوە وتمی تر دڵنیام منیش کچەکەم هیچی لێ نای خۆشم سەرکەوتەوە بم یعنی ئەوەش زۆر لامەوە بە تەمام لە چوارچێوەیەکی شوشەی بگرم و هەڵیگرم چکە ئەوە قودرێت یعنی قوتێکی پێبەخشی هەمومان خۆشە لە شوێنێکە شتە قەدیمەکانی خۆمان احتیفازیان پێوە بێن بەڕاستی ئیتر بەڵێ قوربانێ بەڕێزن بەڕێزن ڕۆژانە یاڵی شەوانە تاتەکان ڕشما بەردەوام کراوەیە بەڵێ زیاتر تۆ لەگەڵ هونەرمەندانە لەگەڵ نووسەرانە لێرە ئەبنەوانی زیاتر ئەو خەڵکانی کە هێنە ئێرە زیاتر ڕۆژانە قسە و باسییان لەسەر چییە؟ لەسەر کێشەی شاری سلەیمانیە لەسەر گرفتەکانە لەسەر بواری هونەرە لەسەر قەیرانە لەسەر چ بابەتی زیاتر ئەوەی تۆ لەگەڵ لێرە دانیشی واللهی من لێرەوە ڕێز و سپاسم هەیە بۆ هەر هەمیان چکەم خۆم کەسێکی زۆر کۆمەڵایەتیم طبعا لە هەموو چین و توێژەکانی شاد دۆست و برادر و ئەزیزم هەیە بەڵام هەمیشە خەڵکی کورد وا دروست بوو هەمومان ئێمە لە خەمی یەکین بەڕاستی یعنی خەمی ئێمە خەمی هەمووانە هەمووشمانەزانین کە شاری سلێمانی زۆر عەزیز و خۆشەویستە هەموو کەسێک لە شوێنێکەوە کە ئەڵێ بۆ نمونە و پرسیارەکەی تۆ بکە لێرە ئەڵێ سروە لە وەکو ئیشوکار زۆر کەسێت ئەڵێ سروە جان ئیشوکار چۆنە بەخوا چکە تۆزێک ئێستا شارەکە گرانی تێکەوتووە وەکو شوێنەکانی تر کاروباری بڕێوە ناچێت و بەم جۆرە بالفعل بەڵام لەخوا بەزیاد و بەهیمەتی هەمووان ینی من لێرەوە جێدەستی لێلاخان زۆر دیارەوەکو خانمێک هەمیشە جێفەخ و شانازیە و ئەم بەڕێزانە هەر عینەن شت مەرج نییە شۆڕشی چەکداری بێ ئێستا خاتولێلا هەرچی دەکات جۆرێکە لە شۆڕش ئەومان دوبوونێ کاک عەزیز هەروە وەکو خۆی کاک ئازاد وەکو خۆی هەر یەکێک لە شوێنێکەوە کە هەوڵە ئەمە شۆڕشێکە شوێنەکەی منیش کە ئەم خەڵکانە لە دەوری خۆی کاتەوانی و کە ئەتوانین لە سلێمانی من ئەتوانم بڵێم شوێنەکەی من شوێنێکی زۆر سەرنجڕاکێشە بۆ خەڵکانێکە لە گەشت و گوزارە لە ڕووی گەشت و گوزاریەوە لە ڕووی کەلتور و کەلەپورەوە لە ڕووی خواردنەوەتەوایەت لە ڕووی کەسایەتی خۆشمەوە یعنی ئەمە نەبێتە مەدحێک بۆ من کەواتە ئێمە هەمووان بەیەکەوە جوانین هەمووان بەیەکەوە توانین ئاگامان لە پاراستنی خۆمان و نەتەوە و خاک و نیشتیمان بێت قوربانێ دەسەکان عەزیزی کازانیان یەمە لای جەنابێ تۆ ئەمشۆ بە بەش بدرێ لەبەرەوەی درەنگیش هاتی لە کاتی بەرنامەکەیە تێپەڕی کرد بوو کە جەنابێ هاتی لەبەرەوە تۆ قەرزاریشی لە پڕێکە تازەترین نوکتەی کاتزاری بەڵێ 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 ڕاستە جێ هەمووانی جەبوانێ بەڵێ بەخۆشەویستی و خەڵکی بەخۆشەویستی بەڵێ
ڕاست بیرێکی خۆتۆری باڵی ئازام خۆتۆری اسمان شوێ بەڵام المهم الحاضر بەڵێ ژیان بەردەوام ژیان ئێستا ئەچێنە بازار ئەوە تەمەنەوێت ئەچێنە بازار چووکە بەرنامەکەمان کوردانی و ماڵشە بەڵێ ئەوە کوردانە بێت و ئەگەر ڕێز و حورمەتم بۆ هەست و دەجوانی دڵدار ئەڵێ پیرۆژنەکەت لە بازار برنج کڕێن بەرگەوە دوکانێک کەشە دەوێت ماسە ڕەشماڵە شوێنی دەست خواردن چنە بە دوکانێک باوکی باوکم ئەو برنجە کامێ ئەمە دایەکیانە تایلەندیە ئەی ئەویکیانە ئەوە سینە دایەکیان ئەی ئەوە مەڕمەقم دایەکیانە هەندیە ئەو خەرسە و زەخیە ئەوە سامانە ئەتخواوی پشتەوە ئەوە دایەکیانە کوردیە ئەقۆلی بانێ بوو چۆن زانم کوردیە والله ده هم بانيه رقيب يوز بانيه رقيب يوز والله تازە ترمەوێت کاک زاهیرەوە جۆرێ بوو مثالات اللي تفهمي بەڵێ داوێتێکی تازە بێ بەڵێ لا او لا باوكي نصيحتي كوركيك باستا يواريا وجوش كانوا وامكي وجو نبوا ما يكوريا ولا كورا لبنا ما باوكي الو بيدلم نخاط هذا الجندي هذا اخي ابو بكر بيد علم نخاط هذا الجندي انا باش باوكي يا مقصدك اخي باش ناخذ ثاني شو يجوني انا باش بنجي اسمعي تمام دوني انا بخير من دو صالحه دون دون نخاط اسكي اسكي بەڵێ يعني بالضبط بقى اسكي هذا انا عليك تعصيتي يا اخوي When
لە ڕاستیا کوتە باڵەکانیش هاتن کاک زاهێن لە ڕاستیا وتی باشە خۆنەکە لە هونەرمەندان و خۆکرێن لە ئێوەش حەزی زۆر بەخیل ویسمان مالیات بۆشەکەت یاد ڕاستی نازم خۆش بۆی بعدم بارتم بيرجع اوي برحمة عثمان علي نصر او كتبه اوي قالت اول شيء هذا قال عثمان علي برحمة هو يا عثمان علي كان بيني خواف قالت عثمان علي ربي تشي دزدك تشي دزدك بيرو دزي دزو خيال ومن ربي خواله بعضها بيني خاصة دايما طبعا خمس برجع على قاعد خلاص جا کسی به خارج و نامان نری با کردستان ولی خواب بیسالات و کردستان تابع سلیمانی خواب چای گروشی سلیمانی ماچ کن کسی ندید نشد تکاتان لیکم قرضاتان کم او دایم جبر جکن چای گروشی سلیمانی ماچ کن نامی بودن نه چون کی داره نه اگر دایم نش کردن اگر چای گروشی سلیمانی ماچ کن و بیده کنی چی کن باشه خواه خود چای گروشی سلیمانی ماچ کن و چای پیش من توام نبی همون روز اگر 24 ساعتش كده مش رازي والله كان هلا بجد شيء جاتي قالوا شيء سليماني صلاح بالله بس زي زين البانك صارت انا هذا كان خوان كذا خوان جاب تو تمدريش قوري خوتا وانا تصوري عشان خانك العزيزي اول شو سري جانا جازي زور بوده ام شو سري ام شويه ما كذا بدنا شو سرتاني جانا ياري ومزاق وانواعي وياري كل يعني تر طبعا مزاقي تريش يعني بقول بس ما يشيل اگر غلط نبغى جارانا وكيا حسن زيرك بما انك الكوكوا عطوا توزع رحمتي ليه جان حسن زيرك هم عاملين لدو بابەکە هەردووچیان سۆنەیان کڕیەوە بۆ خۆشەویستەکانەوە ئەوەی حەسەن زیرە لە کەرکووک هاتووە کەوشی ئەمە پەنجاکان بۆ کەوش چوتە کەوشی کڕیوە بێتە ناو شتێکەوەی تر لە ڕێگا هەر لە باخەڵیا بوو دوای تا هاتۆتە ماڵی دۆست پشتەکانی لە سنووری پارێزگای سلێمانی لێچە لە ماڵەکان دانیشن شەو حەسەن زیرێک لەوای بێ ئیتر کە حەسەن زیرێک لە حەز ماڵی بۆ کە سێزانی بێتی چووە بۆ ماڵە شەوگانیان پێگەرم کردووە ئەو کاتەش هینیاندانەوە ژەوەی مای حەسەن زیرێک لێرە بووە چرای چەندانەوە چراکە پێم وایە کوتیلەش بووە ئیتر کە دەستەکەنە یاری و بەزم و ڕەزاق و وڵا کوتیلا کوژێنەوە ئیتر بەرە پرێژیان یەک بانوایی جۆری یاری حەسەن زیرەکی تاریکە هەر دەستی جێڕێ خەوی کەوشەکانێتی بۆ یاری کڕیوە دەستی جێڕێم لاکە و لاکە هەر تاکیشانێتە دەستەوە هیچیانی ون کردووە بە گۆرانێکە دەست پێەکە ئەڵێ چەخماخ لێ دەچراکەم هەڵ نەکردووە کەوشم بۆیە کڕیوە کاکێکی ون کردووە خۆم نازانم گۆرانی بەزەمان بابەتێکی خۆشیانی ئەتوانی ئەگەر کاکزایی یان گۆرانی بەڵام عزیز باسی جمعی کرد دوێنێ جمعە بوو کەچم بۆ یار کڕی بوو تاکێکی ون کردووە الو
کردووە شم بۆ یار کڕیوە هیچی وێن کردووە شم بۆ یار کڕیوە تو کیژۆڵای کوردستانی ناسکۆڵا و زێدە جوانی ئەورد لا من بەرداوە سەر تۆپی مکوریانی لە بەرەو بەژنەی دەمرم زۆر جوان و خانومانی باسکم وا ژوور سەریدام خۆشەویستی میوانی ئاگداری باڵات بێ کاک ئەحمەد لە سلەیمانی چەخماق لێدا چراکە ماڵ نەکردووە لێیدە چەخماق چراکە ماڵ نەکردووە کەوشم بۆ یار کڕیوە تاکێکی لێون بووە گوارە بۆ یار کڕیبوو تاکێکی ون کردووە دەستان خۆش بێ کاگازاتیان لە شەر ساق بێ ماندوو نەبیت بەدەر لە سەرۆکی ئەنجومەنی پارێزگا شەوانش جەنابێ نێوەندێکی لە نێوان ئەو خێزان و ئەو هۆز و عەشیرەتانەیە کەوا ناکۆچی هەیە لە بینیانە دەستان خۆش بێ ماندوو نەبن زیاتر ئەوەی لە ئێستا ئێمە بەدی ئەەکەی زیاتر ناکۆچیەکان لەسەر چییە و تا چەندیش ئێوە ئەو ناوەندی کە ئیگرن کە ئەتانەوێ کۆچیان بێنەوە یا پێیان بێنەوانێ سەرکەوتوو بوون تاکو ئێستا زۆر سپاس من لێرە جارێکی تر هەم جەخت دەکەمەوە هەم دڵنیای هەموو هاوڵاتیانەکەمەوە تا توانامانە بێت تا تااقەتمانە بێت تا لە وزەمان تیاابێ بەردەوام خۆمان بە خزمەتکار زانین و بەردەوامە بین لە خزمەتکردن خزمەتکردن بە هەموو جۆرەکانی ڕەنگە بەشداریکردن لە چارەسەری کێشە کۆمەڵایەتەکان و کێشەی هاوڵاتیان و نێوان خێزانەکان یاخود ئەتوانین بڵین تیرە و عەشیرەت و هۆزەکان ئەمەش پێم وایە بەشیشترە لە ئەرکەکانی ئێمە چکە ئێمە هەموو چین و توێژەکان دەنگیان پێداوین نوێنەری هەموو چین و توێژەکانیان لەبەرەوە خۆمان بە خاوەنی هەموو کێشەکانیان نەزانین و لەبەرەوەی بخۆشتان دەزانن هەم ژمارەی دانیشتوان زۆر بووە واتە کوردوتەنی مەخلوقەکە زۆر بووە بەریەکەوتن و قەڵەباڵغی لە هەموو شوێنەکان زۆرە کەم و زۆری تر لە ڕێی هەندێک جار بە زۆری لە ڕێی گەنجەکان وانە و لە بە حکمی بێسەبری و بێ ئارامی هەندێک جار کێشە و گرفت دروستە بێ و بەداخەوە جاری وایە کێشە و گرفتەکان سەری کێشێ بۆ ئەتوانین بڵێن بۆ کێشەی زۆر گەورەتر لەبەرەوە ئێمە وەکووتم مادام خۆمان بە خزمەتکار دەزانین بەردەوام بەشدارە بین لە چارەسەری کێشەکانیان و هەر بە ڕێزێک پێویستی بە ئێمە بێ لە هەر شوێنێ بێ دڵنیا بن ئێمەش هۆکارێکی سەرەکیە بین لە چارەسەری کێشەکان هەنێ جار هەیە ئەوەی کە ئێمە سەرنجین ئێوە هەمیشتە موتومانە شاری سلێمانی شاری پێکەوە ژیانە شاری ئاینەکانە شاری ئایدیەکانە شاری هەوو زمانەکانیشە بەڵام هەنێ جار هەیە لە دانیشتەکانی ئێوەیە برا عەرەبەکانیشی دیار ئەمە ناکۆچیە لە بینی ئەو عەشیرەتانەیە لەگەڵ برا عەرەبەکانە یا هەروەکو میوانێ بەشدارە بنتیایە خۆی بە خۆتان دەزانن لە ساڵانی ڕابردووە یعنی بەهۆی شەڕی داعش و هەروها مەسەلەن ئاوارەبوونی زۆربەی برا عەرەبەکان بۆ سنووری هەرێمی کوردستان یعنی ژمارەیەکی زۆر لە برا عەرەبەکان لە سنووری پارێزگای سلێمانی و ئەتوانین بڵین لە گەرمیان و ڕاپەڕین و تەنانەت لە هەڵەبجەش نیشتەجێ بوون یعنی دۆستایەتێکی زۆر باش دروست بووە بۆ خۆی هەر لە کۆنەوە هەبووە و لەبەرەوەی سلێمانیش جگە لەوەی کە وەکو کە عەزیز ئاماژەی پێدا لە هەموو شتێکە پێشەنگ بۆ واتە هەم پایتەختی ڕۆشنبیریە شاری داهێنانە لە پیشەسازیە لە 32 پیشەسازی هەموو عێراقی پێکێناوە لە سەردەمی کۆرۆنایە تەندروستی یەکەمی هەموو ئەتوانین بڵین هەموو عێراق و هەرێمی کوردستان بووە لەگەڵ لە پەیوەندیەکان و لە ئاشتی و تەبایی و پێکەوە ژیانیش بەردەوام یەکەم بووە چونکە جگە لەوە مەسەن هەر عەرەبێک کە لێرەش نەژیابێ ڕێکەوتوێتە سنووری پارێزگای سلێمانی خوانەکران تووشی هەر کێشە و ئاستەنیەک بۆ بخۆشتان دەزانن بە تایبەتی ڕێگاوبانەکان وانە کارەساتی ئۆتۆمبیل زۆرە و ئەمانەش
یعنی زۆر جار برا عەرەبەکان بە حکمی ئەوەی کە زۆر هاتوچۆی پارێزگای سلێمانیەکان زۆر جار تووشی کێشا بن و ئەمەش جۆرێک لە پێ بڵین نەتوانین بڵین بەردەوام چارەسەری کێشەکانی ئێوانیش ئێمە ڕۆڵی سەرەکی تیابینین ئێمە و هەموو ئەوانەی کە بەردەوامن لە چارەسەری کێشەکان بە مەکتەبی کۆمەڵایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە و هەر زووش ئێرە وا بووە یعنی بەڕاستی شاری پێکەوە ژیان بووە زوو بە خۆشتان دەزانن یعنی کاگ ئەحمەدی شێخ هەزار ڕەحمەتی لێبێ یعنی لە پێکەوە ژیانە بوچی مەسیحی هەبووە کاگ ئەحمەدی شێخ ئەتوانم بڵێم کاتی خۆی لە مەهاباتەوە هاتوون بە دوایە لە شاری سلێمانی و بردویانە بۆ مەهابات بۆ چارەسەری کێشە و گرفتەکان کەواتە سلێمانی کەریمی عەلەکە کە خۆی مەسیحی بووە و حساب کە وەزیری دارایی بوو و دواتریش خۆی چێ بۆ لەو کەسایەتیانەی کە یعنی خزمەتی هەژاران و نەدارانی کردووە بە شێوەیەکی گشتی سلێمانی شاری پێکەوە ژیانە لە ڕووی نەتەوەکان ئاین و ئاینزاتەکان لە توانین لە ڕووی مەزهەب و هەموو پێکاتە جیاوازەکانەوە ئێمە ئێستا لە ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانیە یەکێ لە فراکسۆنەکان فراکسۆنی خوشک و برامەسیحیەکانە کە نوێنەری ئەوان لە ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانیەیە کە پێم وایە ویش هەر یەکێکە لە خاڵە سەرەکیەکانی پێکەوە ژیان لە شاری سلێمانیە بە دڵنیایی هاوڕان و هاوڕاشە بین ئینشاءڵڵا و هاوڕایەکەی ئێمە لە خەریکە زۆر گەورەترە بێتەوە وای لێ هاتووەی تر خەریکە لەگەڵ هەموو عێراق هاوڕابین ئینشاءڵڵا ومێ دەکەین لە داهاتوودا خۆشگوزێرانی بگەڕێتەوە بۆ هەموو خەڵکی سلێمانی و هەموو ئەم زۆنە و هەرێمی کوردستان بەگشتی ئینشاءڵڵا پێم وابێ هەنێ لەو بەرهێنەکان باز لەوە دەکەن ئەڵێن ئێساوە بەرهێنان لە شاری سلێمانی لە قەیرانایە پێت وایە لە قەیرانایە ئەگەر لە قەیرانایە هۆکارەکەی چییە بۆ هەرێکیان پێ یەکەن ئەڵێن لێسای شاری سلێمانی و بەرهێنەکان تووشی زەرێکی زۆر بوون یا تووشی قەیرانی دارایی بوون هۆکارەکەی چییە دەڕاستیا بۆ شێوەیە ئێمە ناتوانین وا بڵین چکەم ئەوەی کە وەبەرهێنەرە ڕاستەقینەکانی شاری سلێمانی ڕاستی سلێمانیان بەجێ نەهێشتووە تا ئێستاش لەگەڵ بێچکم خۆیان بە خاوەنی سلێمانی و ئەو سەرەت و سامانیان هەیە ئەڵبەتە لە شاری سلێمانی دەستیان کەوتەوە ئەش بێ بۆ شاری سلێمانی بەکار بێ بۆیە ئەوەی کە ئەکرێ بڵین باسی بکەین ئەوەیە ئەو هەلانەیە کە هەم وڵاتانی دەوروبەرمان و هەم ینی باشوور و ناوەڕاستی عێراق بۆ دروستی کردووە بۆ وەبەرهێنەرەکان و وای کردووە کە امتیازاتێکی باشتریان باتێ بۆ ئەوی ڕان کێشێ بۆ شوێناوە لەوێ ئەوان وەبەرهێنان کەن دیارە خۆشبەختانە وەکوتم سەرمایەدارە حقیقیەکانی سلێمانی و ئەوانی کە سلێمانیان خۆشەویێریان بەجێ نەهێشتووە تاسیش لەگەڵیە هەڵبەتە ئێمە لەوانەیە وەزعێکمان هەبێت لە ڕووی خاتولەیلا لەوانەیە زیاتر لە شارەوانی ئەویش کێشەی زەویمان زۆر بێ هەم ئەوەی کاکازاد لەوانی چک لە باسەکان کەبی کە زۆرتر کێشەی کۆمەڵاتی لەسەر زەوی بێ ئێمە ساختکردنەوەی زەوی بەڕاستی کێشەیەکە لەوانەیە بێتە هۆی ئەوەی کە پرۆژەکانمان دوا بکەوێ وە سلێمانی خۆتان نزانن شوێنەکەی هەڵکەوتەکەی وایە زەوی کەمترە لە شوێنانی تر بۆیە ئەمانە هۆکارێکن بۆ ئەوەی پرۆژە لە کاتی خۆیان نەیا بەدەسەوە ئەوەی توانی تۆ ئەرزێکی ئامادەکراوی پێشکەش بکەیت بەڵام ئێمە هیوادارم بە هەمومان بە ئەو فەرمانکانی حکوومەت هەر لە خاتولەیلا و کاکازاد و برادرانی تریشمان لە ئەنجومەنی شاراوانی لە هەوڵی ئەوەیە بین کە بتوانین لە داهاتووە ئەو کێشانەی کە یەتە ڕێی وەبەرهێنەرەکان پێکەوە چارەسەری بکەین و خەڵک ئاسانتر بتوانێ وەبەرهێنان لە شاری سلێمانیا بکە و هیوادارم ئێمە کە پلانێکی باشمان هەبوو بۆ ئەو بابەتە هەڵبەت کارمان لەسەر کردووە بۆ ساڵی 2023 و من لە ئامادەکردنی پلانەکەیان کە بە پلان ئیشکرا هەڵبەت ئەو کاتە ئەو کێشەش نامێنێ و هەموو چین و توێژەکانیش ئیشەڵا لە داهاتوویەکی نزیکە ئەبنە خاوەنی هەم یەکینیش سەجێنی بوونی خۆیان و هەم وەکو کاکازاژ ئاماژەی یانمە سلێمانیە ڕاستی ئێمە یەکەمی هەرێمی کوردستان و عێراقیشین لە پرۆژەی پیشەسازیە 32 هەموو پرۆژەی پیشەسازی عێراق لە سلێمانیەوە 61 هەموو هەرێمی کوردستان لە سلێمانیە دیارە سلێمانی هەر پێشنگ بکۆی وتم ئێمە لە بواری سەوزایی و گەشت و گوزار و بابەتە ڕۆشنبیریەکانی شا سلێمانی ئێستا پێشکەوتنیکی باشی بەدەست هێناوە بۆیە ئێمە ئێستا هەوڵەکانمان ئەوەیە بچینە بابەتی ترۆ کە بمێنینەوە لە پیشەسازیە زیاتر و کشت و کاڵ پەرە پێ بدەین و گەشت و گوزار ئەمانە ئەلبەتە خاڵی گرنگن کە ئێمە هیوادارم بتوانین
وا بکەین کەەوە بەرهێنەرەکانمان هەم دەستمان لێبەرنێن و هەڵبەتە ئەوانیش من هەموو جارێکی شوتومە من ئێمە فەرشی سووریان بۆ ڕاخین بۆ ئەوی بتوانن لە شارەکەی خۆمانە لە سلێمانیا و لە هەرێمی کوردستانە پرۆژەی گەورە و گرنگ بۆ سلێمانی و بۆ هەموو هەرێمی کوردستان بکەن کە جێگای ئەوە بێت کە ئێمە هەمومان جێی شەنازی ئەوە خۆمان و ئەو خەڵکەش بێ کە دانیشتوی شوێنەکەن سوپاس بۆم لێ دەستان خۆش بێشەوە بە پشتیوانی خوا و پشتیوانی پێش خاتونی دەکرێت پێمان بڵێ ئێستا شاری سلێمانی لە 2022 بۆ 2023 چەند گەڕەکمان زیاد کردووە بێگومان شاری سلێمانی بەردەوام لە گەورە بوونگایە چەند گەڕەکمان زیاد سنووری پارێزگای سلێمانی سنوورەکەی 472 کیلۆمەترە و ژمارەی گەڕەکەکانی زیاد لە 226 گەڕەکە ئەوەندەی کە ئێستا لە ماوەی ئەم ساڵەیە کە زیای کردبێ تەنها چەند گەڕەکێک کە زیای کردووە لەبەرەوەی خۆتەزانی کە باری قەیران و ئەم کێشەیە و زروفی سیاسی هەرێمەکەمان و عێراقیش بە تایبەتی دەورێکی ئەساسی ئەبینێت لە هەموو کایەکانە بە هەموو کایەکان و هەموو سێکتەرەکانە بەڵام سنووری سلێمانی کە ئێستا کاری لەسەرەکەی و پەسەندە 472 کیلۆمەترە کە دابەش بۆ بەسەر 5 بەڕێوەبەرایەتی و لەگەڵ ناوەندە کە 6 بەدامەزراوە کات کاری ئەم سنوورە بەڕێوە بات هەرو پرسیاری کە لە کاک عزیزم کرد لەهانی لەوە بەرهێن باسی ئەوواکەن ئەڵێ ئەمە پرۆژە تەقدیمی شارەوانێتین بەڵام جواب نایدێنەوە یا بە ماوەیەکی زۆر لەن جواب بدێنەوە بۆ کار چییە عینی کە عزیزی ئێوە کێشەی زەویتە ئەو بەرهێنانە میداوای زەویەکەن بۆی کە پرۆژێکی تیا بکە ئایا کێشەی سەرەکی ئێوە نەبوونی زەویە بەڵێ من سەکانی برای بەڕێزم کاک عزیز دووبارە ناکەمەوە چکە هەندێکی وت و لە هەمووی گرنگتر ئەوەیە سروشتی سلێمانی دەورە دراوە بە شاخ یعنی فراوانکردنەکەی مەجای کەمترێکە وەکو بۆ نمونە شاری هەولێر نییە شاری هەولێر تەختە بە بەردەوامی فراوان نەبێت و حتا لە ڕووی مەساریف و بودجە ئەوە کەمتری ئەوێت ئێمە باوەڕکە مەساریفێکی زۆرمانەوێت تا زەویەک ئامادەکەین بۆ پرۆژەیەکی تر هەر سێکتەرێک بێت بازرگانی بێت پیشەسازی بێت گەشتیاری بێت یعنی نیشتەجێبوون بێت ئیلاکی و ماندووبوونێکی زۆری ئەوێت و بەڕاستی پرۆژەکان خەڵکێکی زۆر هەیە لە سلێمانی کە خۆیان بۆ بەرهێنە دەزانن بە تایبەتی کۆمەڵی خەڵکی تازە هاتوونەتە پێشەوە کە ئیشی هاوشێوەیان نییە بەڵام ئەوەی کە زیاتر بەڕاستی ئەوانەی کە مەسەران یەکسەر کارەکانیان لەوە بەرهێنانەوە ڕوبڕووی ئێماکرێتەوە زیاترین ئەوانن کە سەرجەم ئیشی هاوشێوەیان هەیە و سەرجەم ڕێکارەکانیان یان مۆڵەتیان یان کارەکانیان زووتریان بەدەستەوانێ و خەڵکێکی زۆر زۆر داوا ئەکات و سلێمانی تەحملی ئەم هەموو خەڵکە ناکا لەوانە بڵم زیاد لە 500 بۆ 550 تۆ پرۆژەی وەبەرێنان هاتووە بەڵام ئەبێت ئەمە بە پلان بێت بە دراسە بێت و ئێمە کێشەیەکمان هەیە زەویمان هەیە ئەنی زۆر جارێمە جوابی وەبەرهێنانمان ناوەتەوانێت دوای کە سیرەکەین کە ئەو وەبەرهێنەرە ئەوێ ئیش بکات لە موقعە سەرێکی تووشی کێشەی خاوەنی باپیرانی ئەسلی ئەوێتەوانێت لە کاتێ و زەویە لە لای ئێمە بە ناوی شارەوانیەوەیە کە بە ناوی شارەوانەوەیەوە مالێک عنی شارەوانیە بەڵام کۆمەڵی خەڵکیان نایڵن وە بەرهێنەرەکە کارەکە بکە ئەڵەن ئەم زەویەی باو باپیرانی ئێمە بووە ئێمەقمانی شارەوانیە ئێستا زۆر بەیان قەرەبیان وەرگرتوتەوانێ بۆیە لەبەرەوە هەموو زڕوفەکان هەموو کایەکان تەسیری هەیە لەسەر بابەتی زەوی خۆتەزانی بەپێی دەستوری عێراق زەوی پەیوەندی بە سیادی دەوڵەتەوە هەیەوە گرنگە زۆر جار دوو دەوڵەت لەسەر زەویەکی کەم و مەساحەیەکی کەمە بە شەڕێکی گەورە لەبەرەوە زەوی زۆر زەوی ئاڵتوونە بەرنخە بە تایبەتی لە سلێمانی بۆیە هیوادارین و بەرهێنەر ڕاستەقینە نەبێت نەیە داوای پرۆژە نەکا بۆی ئێمە بتوانین کە هاوکاری بین پاڵپشتی بین و بیخینە بەردەستی بەعکسەوە جارێک کاکە عەزیز هەموو جارێکی لێ فەرشی سووریان بۆ داخین بەڵێ سلێمانی چەند گەڕەکە زیاد لە 226 گەڕەکە ئەگەر 226 بە هونەرمەندان بۆ 227 بەڵێ بەرە زۆرن هونەرمەندان و زۆرن گەڕەکی زیاد ڕێزیەوەش خۆش بێم خۆشەویکە عەزیز و ئەو خۆشەویستانی کە هاوکارمان شەوچەرێ ئەو شەو ماڕاتی و سەبارەت بەردانیشتە
وڵا من هەر لێرەوانە دەستخۆشی لە بەڕێستان لە ئامادەکاران لە هەمووانی لە پشت کامێران هیوای لەش ساخی و تەندروستیتان بۆ خوازم و دەستخۆشی بۆ تیپی میوزیسیان و هەروەها کاک لوقمان و کاک جەزا و هەموو کاک زراهیر و هەموو بەڕێزان دەستخۆشیان لێکەم و شەوێکی خۆش بوو بە بۆنی مانگی ڕەمەزانەوانێ حەزمان کرد کە ڕاستە زۆرە کرد ئەگنا من خۆ دەزانی وتم کاتەکە بە کەڵک نایە و ئەوانە و کار و ئەومان زۆرە بەڵامی تر ئەوەی کە پێمان خۆش بوو یەکەم بە بۆنەی مانگی ڕەمەزانەوە دووەم بە خۆشی بەڕێستانەوانێ و با دڵسۆزی و غەمخۆری ئێوەوانێ ئێمەش حەزمان کرد هەموو جارێک مقابلەکانمان هەر بۆ ڕسمیات و ئیترەها کار و ئەوە نەبێت کاتێکیش بێ ئێمەش بەشدار بین لەگەڵ ئەم هونەرمەندە بەڕێزانە کە برای بەڕێزن بەڵێ بەڵێ ئێمە تەواوکەری بەڕێزیانی انشاءالله پاڵپشت و پژگیریشیانە بین و حەزێ شەوگۆڕینەیە دەستخۆشتان لێکەم کاک جەزاکیان سواسی جەراب دەکەین هەمیشە خۆ بەخشانە ماندووی شەو ڕۆژ قسە سەریەک سەبارەت بە دانیشتنی ئەم شەومان و شەوچەرەی ئەم شەومان کە چەند میوانێکی زۆر جیاواز بەشدار بوو لێرەوە چی کرد جەناب زۆر خۆشحاڵ بووم ئەوەی کە ژمای فەخرە بۆ من ئەم شەو وتەکانمان یا دیدارەکان بەدەر لە ئیداریات بوو زۆرم پێ خۆشە و بەڕێزانە بێنە ناو ئێمە و بێنە ناو هونەرمەندانەوە لەگەڵمانە بن جابەجارێ هەر بۆی خەمەکانیان بڕێنینەوە چوان دایمە بەبوونی ئێمەوە لە سترێس و ماندووبوونە ئەم شەو هیوادارم چێژاوەگەت کرد لە دانیشتەکە و بۆ خەڵکیش بۆ بینەرانەوەی کامان بینن بۆی تێبێن کە ئێمە سپاس بخوا بەرپرسەکانمان هەر کەسانی خاچی و سادە و خۆشەویست و خۆنەویستن من نازانم بە چ زمانە سپاسی هەر هەمویان کەمانی کە لێرن ئەو کەسان کە زۆر لەگەڵمانمان بوون لە کەعەزیزەوە کاگازات بە خاتریدا کە زۆر ماندوومان کردووە و ئاوادان بێ ماڵەکەی ڕەشمان و دەستی ئەوش خۆش بێن سپاسی هونەرمەندە مۆزیسیانەکان و گۆرانی گەشتمان کاگوتمان و کاگەزایی و کامێراکەم سپاس بێن سپاس دەستان خۆش بێ کاگازاتیان دواوتەی جەنابێت هیوادارین ڕشماڵ بەردەوام بێ شەوچەرەی ناو ڕشماڵیش بەردەوام بێ بە فعلی یعنی ئێمە بەڕاستی زۆر ماندوین لە ئیش و کارە یعنی ئەم بە تایبەت ئەم بەشانە ینی خاتو لەیلا کە عزیز من و بەشێکی تریش لە بەرپرسانی حکوومەتی خۆجەی پارێزگای سلێمانی یعنی هەر کاتی دەوام نییە کاتی دەوام و دوای دەوام و شەوان هەر بەشداری ڕاستۆخۆ نییە تەلەفۆن و یعنی مۆبایل و هەموو مەسەلەن فەیسبوکەکانیشوان بەردەوام بەخوا هەر لە خزمەتایە و بەردەوامی شەبین لە خزمەت دەستی هەموو لایەکتان خۆش بێ هەم بەرنامەی شەوچەرە و بەڕێزانە ئاشتیخان کاک جعفەر و هەروەها کاک بورهان هەموو ئەو بەڕێزانەی لە پشتی کامێرا بوون شەوچەرە و ئەو بەڕێزانەی تری کاک جەزا و بەڵێ بەڵێ هەمووان دیشە کاک ساد و کاک لوقمان و هەروە کاک زایر هەموو لایەک دەستان خۆش بێ و فعلن ئەمە بۆ ئێمە بەڕاستیەوەی کە پێڵن زاخاوی مێشک وەڵا بۆ ئێمە زاخاوی مێشکە یعنی بەڕاستی پێویستمان بەم جۆرە ئاڵ و گۆڕی کوردوتنی جوانە هەیە و هیوادارین هەمووتان سەرکەوتوو بن تەندروست باش بن جارێکی تر ڕەمەزان و ڕۆژ و دوعا و نزا و پاڕانەوەکان هەمووی قبول بێ ئینشەڵڵا بەوە دەست پێ بکەم بۆ دەستخۆشیکردنی ئەوە لە زنجیرە دووراماکانی کۆریەکانە هەمیشە باسیەوە ئاکاڵێ با بچم هەوایەکی پاک هەڵمشم بەڕاستی ئەوەی کە لێرە کردمان هەوایەکی پاکمان هەڵمژی وەیە دەستخۆشی لە جەنابەت و لە خاتوو سروە و ڕەشماڵ و برای بەڕێزم کاکازات و خوشی بەڕێزم لەیلاخان و هەردوو بەڕێزان کاک لوقمان و کاک زایر و کاک جەزا و هەموو برادەرەکانی کاک جەزا خۆشەویست و هەموو ئەوانی لە پشتی بەڕاستی شوێکی جوان بوو و شوێک بوو تۆزێک بەتاڵی کردینەوە لەو ماندووبوونەی ڕۆژانەمان و هیوادارم ئەمە بەردەوام بێت و بتوانین نەریتێک بێ هەر لە سلێمانیا کە پێشتریش کراوە لە ناو کوردەواریە دیارە من تۆزێ شارەزایم زیاتر لە هی گەرمیان و هەڵەبجە و سلێمانی و دەوروبەر زۆرە و حکمی ئەوەی هەر ئاوارەی و هەر گەڕان و هەر ئەم لا بووە بۆیە بەڕاستی پەرەپێدان بەم حاڵەتەوە ئاشناکردنی خەڵک بە وەنزیک بوونەوەمان لە یەکتر ئاوا ئەمە خۆشیەکە بۆ ئێمە وە خۆشیەکی تازەمانیاتێ وە سوپاس بۆ هەموو لایە هەمیشە سەرکەوتوو بن هەمیشە
خوا من گۆرانی هیچ نازانم هەر لە هیچ نازانم هیچی كسمعي رجال جان من پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو کوردێکی مسلمانەکەم و لە هەموو هەچی بەشارێتێکە لەسەر کوری ئەرز پیرۆزبایی مانگی ڕەمەزانی لێ یەکەم بێت جیاوازی و پیرۆزبایی ئەم جەژنە پیرۆزە لە هاوڕەکانم کاکە بران و کاکە ئیدریس و کاکە جەزا و کاکە جەبار جعفەری خۆمان و جعفەری جەلالی خۆمان و بەڵێ و کاک جەزای خۆشەویست و کاکە سەلیم و حەچی ئەو خۆشەویستانی کە دانیشتون پیرۆزبایتان لێکم و تەمەتان درێژ بێت و هیچ ناخۆشە نێتە ڕێگەی ژیانتان هیوای تەمەندرێژیتان بۆ خوازم هیوادارم بەردەوام من لەسەر کارەکانتان نمونەی لەلاخان زیاد بێ ئینشەڵڵا چونکە ئینسانێکی ماندوو لە ناسە لەگەڵ ڕێز حورمەت و پیاوەکان ئەوە تۆ بە تایبەت ئەرباسکرێت چونکە چینی ئافرەت پێویستی بە پشگیری پیاو هەیە من خۆم بە برابچوشی تۆ ئەزانم بەڵام هیوادارم سەرکەوتوبی هیوادارم تەمەند درێژبی ئاشناخانیش کەسێکی کۆڵ نەدەرە وا سۆزانخانیش بە هەروەها سروەخان ئەم شو لێم تێگەچێت چیە هیوادارم ڕەشماڵ هەر بەردەوام بێت ڕەشماڵ وای لێت هیواداری ئەم مانگە میوانێکی ڕۆحسوو بین لە لای جەنابێت بەشێکی ناو ڕەشماڵمان ئێمە داگیر کردووە هیواداری ببینەمای خێر و بەرەکەت بۆ جەنابێت و هیوادارم ئەوانی کە ئێستا بینەری ئێمە توانی بێتمان بۆ ماوەی ئەو دوو کاتژمێرە کە بێ لە ئێش و ئازارەکانیانمان کەم کرد بێتەوە و بەختەوەرمان سوپاس بۆخوا قسە و گفتوگۆی هەر سێ میوانە ئازیزەکە مژدە بەخش بوو بۆ داهاتوو شاری سلێمانی ئێمە سپاسی هەموو بەڕێزانان قوربانی من یاخوا بەخێر بێن هەر خۆم عادەتم وایە جماعەت لە بەردەمی میوانە ئەتوێمەوە ئەم منە خۆشحاڵە بم کە یەکێکیە بڕوان پێ بکەن هەر ئیسەش وەکو چۆن لە ماڵەکەی خۆم پێشتر تا بەردەرگا لەگەڵ میوانەکانە ڕۆم ئیسەش خەڵکانی کێن دوێرە هەمان شتەکەم خات و لێلا ئێوە زۆر دەستان خۆش بێ کە لە سلێمانی شتێکی کە هەیە شەقامەکان و زۆر شوێنتان بە ناوی خەڵکە بەناوبانگەکان و ئاوادان کردوێتەوە من لێرەوە ئەڵێم ڕەحمەت لە قەبری هەموو ئەو مردوانێک کە هەمانن لە نووسەر و ئەدیب و شاعیر لێرە ئەم خانووی کە من تیام و کردووە بەم ڕەشماڵە ئی مستەفای ساڵح کەریمە خوعافیکە هەموو زانی کە هیچ پیاوێکی نووسەر و بەڕاستی بەر ئێستا شەقامی ئەم بەردەمی ڕەشماڵی من شەقامی مستەفای ساڵح کەریمی پێڵێن ئەمانە زۆر خۆشە کە بەم جۆرە ناویانێن یا باخچەکان یا ئەمانە ئەمەش جارێکە جێدەستان دیار و دەستان خۆش بێ یاخوا هەمووان بەخێر بێن گرنگ ئێوە لێمان ڕازی بن هیچ کاتی حەدی ساحب ماڵیمان نییە عەزیزن سەرچاوی من هاتن سواسانەکەم لازم کاک زاهیر کاک بڵان پێکەوە بەڵێ بەڕێزان ئەوەی ماوەتەوە من جارێکی کە سوپاسی هەموو بینەراناکەم کە بۆ ماوەی دوو کاتژمێر بینەری بەرنامەی شەو چرا بوون دووبارە سوپاسی خاتونێلاقی سەرۆکی شارەوانی سلێمانی کاک ئازاد سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کاک عەزیز بەڕێوەبەری گشتی بۆ بەرهێنان کە ئەم شەو میوانداریان کرد و شەوچەرەی ئەم شەومان ڕازاوەتر بوو بە گفتوگۆکانیان دەستیان خۆش بێ لێرە سوپاسی هەموو بەڕێزانەکەی کە لە مێژووی شاری سلێمانی هەر لە کەریمی عەلەکەوانێ هەر لە نووسەرەکانمانەوە لە کوردی و سالم و مەحبی و هەر لە حەبسەخانی نەکردبوو هەموو ئەو کەسانی کە تاکو ئێستا خزمەتێکی بەرچاویان بە شاری سلێمانی کردوە جا ئەگەر بە قەڵەمێک بوو بێ بە نووسینێک بوو بێ بە هونەرمەندان بوو بە یەکە ئیداریەکان بوو بێتوانی ویانە شاری سلێمانی لە هەرە ظروفە سەختەکانە لەسەر پێی خۆی بۆستێ ئەهتا شاری سلێمانی خاوەنی ئەم کەسایەتیانە بن دڵنیابی هەر بە پێوە ئەوەسین و کۆڵش نابێت دووبارە بەخێر بێن سەرچاو دەستان خۆش بێت بەڕێزان کۆتایی بەرنامەکەمان بە گۆرانیەتی هەردوو بەڕێزان کاک زاهیر جەلال و کاکە لوقمان کۆتایی بە بەرنامەکە ئێنی لێرەدا ئەڵێن شەو شەوگار و سفرە و خوانی هەموو لایەک هەر ڕازاوە بێت و ڕۆژن هەمووان فاکر
Thank you.